لە گەرمیانی هیچ ئاهنگ و مەراسیمێکی فەرمی بە بۆنەی یادی نەورۆزەوە بەڕێوە ناچێت. ئیداری گەرمیان ڕایگەاندووە لەبەر ئەو بارودۆخەی جەنگ کە ڕووی لە ناوچەکە کردووە لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان هیچ قەرەباڵەخەیەک دروست ناکەن بۆ کردنەوەی ئاهەنگی نەورۆز سبەینێ. بەڵام ئەوەی هەیە لە سەر قەڵای شێروانە لە مەراسیمێکی تایبەتدا تەنها ئاگری نەورۆز دەکرێتەوە وەکو ئەیبینین دیمەنەکان لە پشتی منەوە ئامادەکاری کراوە کە بۆ ئەوەی سبەینێ لەسەر قەڵای شێروانە دوور لە قەرەباڵەخەی خەڵک دوور لە مەراسیم و ئاهەنگی فەرمی ئاگری نەورۆز دەکرێتەوە وەکو دەبینن ئێستا نەرمەبارانێکی خۆش شەبارەیە دارەکان داپۆشراون بۆەوەی تەڕ نەبێت تاوەکو سبەینێ. بەڵام من قسەم لەگەڵ وتەبێژی ئیداری گەرمیان کرد ئەو ئاماژەی لەوە کرد کە ئەوان ڕێگر نابن لە هاتنی هاوڵاتیان بۆ سەر قەڵای شێروانە تەنها ئەوە هەیە هیچ مەراسیم و ئاهەنگێکی فەرمی ئەنجام نادن هاوڵاتیان خۆیان ئەتوان بێنە سەر قەڵای شێروانە بۆ بینینی دیمەنی کردنەوەی ئاگری نەورۆز سبەینێ پاش نیوەڕۆ نزیک دەمە و مەغریب ئاگری نەورۆز لەسەر قەڵای شێروانە دەکرێتەوە.